بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەرێمی کوردستان ناوچەیەکی دۆڵەمەندە بە نەوت و غاز و داهاتی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئێستادا زیاترە لە 1 تریلیۆن دینار، بەڵام وەکو پێویست هاوڵاتیان نەیانتوانیوە سوود لە داهاتی هەرێم وەربگرن و داهاتەکانی هەرێم بە شێوەیەکی دادپەروەرانە خەرج ناکرێت. بە میواندەرێک لە بەڕێزان نەبەرد کەریم خوێندکاری دکتۆرە لە دارایی و ژمێریاری لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لاورێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی پێشووی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. بەهۆی گەندەڵیەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمترین سوودیان لە داهاتی هەرێمەکەیان وەرگرتووە. لە ئێستادا داهاتی مانگانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 1 تریلیۆن و 500 میلیارد دینار زیاترە، بەڵام هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت کەمترین سوودیان لە داهاتەکە بینیوە. دوای 27 ساڵ لە دامەزراندنی حکوومەتی هەرێم و سەرەڕای داهاتێکی زۆر نەتوانراوە خزمەتگوزاریە سەرەتایەکانی وەک کارەبا و ڕێگەوبان و موچە و نەوتی سپی و هەلی کار وەک پێویست بە هاوڵاتیان دابین بکرێت. لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمتر لە 10 کاتژمێر کارەبای نیشتیمانیان پێدەدرێت. هۆکاری بەردەوامی قەیرانی کارەباش بۆ گەندەڵی لە بواری کارەبا دەگەڕێتەوە و چەند کۆمپانیایەکی حیزبی سوودمەندی سەرەکی چارەسەر نەکردنی قەیرانی کارەبان. مایی سەرنجە هەرێمێکی دەوڵەمەند بە غاز و سەرچاوەکانی وزەی پاک کارەبا نیشتیمانیەکەی لە 24 کاتژمێردا کەمتر لە 10 کاتژمێر بێت، بەڵام خاوەن مۆلیدەیەک بتوانێت 12 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدات. لە هەمان کاتیشدا بەهۆی خراپی ڕێگەوبانەکان و تەرخان نەکردنی بودجەی پێویست بۆیان ساڵانە بە سەدان هاوڵاتی گیان لە دەست دەدەن. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ خراپی ڕێگاوبانەکانە. بەپێی ئامارەکان لە 10 ساڵی ڕابردوودا زیاتر لە 7,000 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لە دەستداوە و زیاتر لە 84,000 دیکەش بریندار بوون. هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان لە دانەوەی پاشەکەوتی موچە و ڕێکردنەوەی موچەی فەرمانبەران شکستی هێناوە. فەرمانبەرانی کوردستان ئێستا لە مانگی 1 ئەم ساڵ موچەی مانگی 10 ساڵی ڕابردویان پێدەدرێت و لە یاسای چاکسازیشدا هیچ گەرانتیەک بۆ دانەوەی پاشەکەوتی موچە دانەنراوە. ئەمە جگەلەوەی ماوەی زیاتر لە 4 ساڵە موچەی ئافرەتی بێ هاوسەر و منداڵی بێباوک و کەسانی بە ساڵاچوو ڕاگیراوە کە مندامانیش کەمترین موچەیان پێدەدرێت. لە ئێستادا حکوومەتی هەرێم 150,000 دینار دەدات بەو کەم ئەندامانەی کە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە و لە ساڵێکدا ناگاتە 2 ملیۆن دینار. لەلایەکی ترەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵێکدا 160 ملیۆن بەرمیل نەوت بە بۆری دەفرۆشێت، بەڵام ئامادە نییە 1 ملیۆن و 200,000 بەرمیل نەوتی سپی لە ساڵێکدا بەسەر هاوڵاتیان دابەش بکات. ئەو بڕەنەوتە کەمەشی کە دابەش دەکرێت لەلایەن عێراقەوە دابین دەکرێت. هەروەها دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان نەیانتوانیوە لە داهاتی هەرێم سوودمەند بن و ماوەی زیاتر لە 8 ساڵە پرۆسەی دامەزراندنی گشتی ڕاگیراوە و زیاتر لە 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە، بەڵام بەهۆی نادات پەروەریەوە لە داهاتی گشتی سوودمەند نەبوون. بەهۆی بێکاریشەوە ساڵانە هەزاران گەنج بەرەو دەرەوەی وڵات هەڵدێن و بەشێکیشیان لە ڕێگادا گیان لە دەست دەدەن. بە بڕوای شارەزایانی بواری ئابووری هەرێمی کوردستان کێشەی کەمی داهاتی نییە، بەڵکو کێشەکە لە خراپ بەڕێوەبردن و دابەش نەکردنی داهاتە بە شێوەیەکی دادپەروەرانە. ئەگەر داهاتی هەرێم لە دەستی کەسانی دەستپاکدا بێت هەرێمەکە دەبوژێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا نەبەرد بەخێر بێنکە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێستا داهاتی هەرێمی کوردستان بەرز بۆتەوە یاخود بڵین چەندە ئەو زیادبوونەی داهات ڕنگدانەوەی لەسەر باشبوونی دۆخی دارایی خزمەتگوزاری و ژیانی خەڵک دروست کردووە؟ دەستی و بینەرانیشتان خۆش. طبعاً ئێمەگەر وەکو نمونە 5 ساڵی ڕابردوو وەربگرین لە 2005 تاوەکو ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان
وەکو ڕێژە بۆی دیاری کرابوو لە بودجێ گشتی حکوومەتی عێراقیە کە لە ساحەبەی بۆ هات بۆ هەموو ساڵێک و مانگانەش زیاتر لە 1 ملیار دلاری ئەمریکی بوو کە بۆ بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان بووە هەردوو بەشەکەشتە بوو موازنەیە بودجێ و بەرهێنان و بودجێ بەکاربەریش لە ساڵی 2014 هەمومان ئاگامان لێ بوو کە بۆی دابەزەی نرخینەوتەوە و بە هۆی جەنگی داعشەوە و بە هۆی التزام نەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەقراتێک لە بودجێ گشتی حکوومەتی عێراقیە بۆی دیاری کرابوو هاوڵاتیان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبڕووی قیرانێکی دروستکراوی دارایی بوویەوە کە من پێم وایە هەمیش ئەو قەیرانەش کە هاوڵاتیان ڕوبڕووی بوون و باجەکەیان نا ئەو ستافە بوون کە حکوومەتی هەرێمی کوردستانیان بەڕێوە برد چونکە هیچ کاتێک ئەو ستافەی کە لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێوە بردووە هەرگیز بە دیدگای من ستافێک نەبوو ناو ستافێکی حکوومەتی بەڵکم ستافێک بوون پێنەوترێت دەسەڵاتدار و ئەوانیش لە چوارچێوەی پێمەوەی بازرگانی کردن بە داهات و قوتی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە خەریکی ئیدارەدانی ئەو حکوومەتە بوون کە لەبەردەستیانە بوو دروستە ساڵی 2018ەوە کە حکوومەتی عێراقی بڕیاری ئەوەیە کە داهات یان بەشە موچەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانە بکە و لە ساڵی 2019 لە بودجێ گشتی حکوومەتی عێراقیە ئەو خاڵە دیاری کرا کە ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان التزامی نەکرد بەو فەقەرەی کە پێویستەکە بۆ هەر مانگێک 250,000 بەرمیل نەوت ڕادەستی حکوومەتی عێراقی بکە حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە زیاتر هاوڵاتیان هەرێمی کوردستان لە ژێر بارگرانی داراییانە بن بەشە موچەی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕادەست کردووە لە ساڵی 2020دا ئێمە دیسانەوە ڕوبڕیۆ بووینەوە کە حکوومەتی عێراقی پرۆژە یاسای بودجێی ساڵی 2020 ئامادە کرد کە تۆکو هەروەک هەرچەنە تاوەکو ئێستا و پرۆژەیە بەهۆی کێشەکانی حکوومەتی عێراقی و خۆپیشاندەرانی ناوچەکانی خواروون عێراقا نەڕۆشتە بواری جێبەجێکردن و پرۆژە یاسای بودجێی گشتی حکوومەتی عێراقی دیاری نەکراوە تا ئەگەر لە هاتوو لە کاتێکا دیاری نەکرا سیستەمی قانونی محاسبەوەیە کە بۆ بودجە ئەگەر هەر وڵاتێک ئەو ساڵە پرۆژە یاسای بودجێ ئامادە نەکرد بە یەک لەسەر 12 هەر مانگێک بودجەکە دیاریە کرێواتە بۆ نمونە ئەگەر 12 ملیار داهاتی ئەو وڵاتە بێت بۆ ساڵێک ئەو کاتە بۆ هەر مانگێک و ملیارێکی تەرخانەکرێ لە ئێستا وەکو باسم کرد حکوومەتی عێراقی هەر 12 مانگەکەی ساڵی 2019 ناردووە مانگێکیشی ساڵی 2020 ناردووە ئێستا داهات هەرێم زیادی کردووە ینی لەو کاتە زیاتر کێمە لە بەغدادەوە پێشتر پێش فرۆشینەوە بەسەر بەخۆ داهاتی لە بەغداوە بۆمەنات ئێمە گەر وەکو نمونەوەری بگرین وەکو باسم لێوە کرد لە ساڵی 2005 تاوەکو ساڵی 2014 1 ملیار هاتووە 1 ملیار دلار نزیکی 1 ملیار دلار و کەسرێک هاتووە مانگانە 1 ملیار دلار لەو 4 ساڵی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی بە داهاتەکانی خۆی و فرۆشتنی نەوت و داهاتی ناوخۆ بەستووە لەگەڵ خاڵە گومرکیەکان بەڵام لە ساڵی 2019 ئەگەر بە هەموو مەقیاسەکان بیپێوی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکان بۆ نمونە داهاتی ناوخۆی هەبووە جگەلەوەی کە داهاتی ناوخۆی بۆ داهاتی ناوخۆکەی زیاد کردووە ڕسومات و باجی لەسەر هەموو سێکتەرەکان زیاد کردەوە بە خەڵاندن و خەڵاندن مانگانە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 200 ملیۆن دلار داهاتی ناوخۆیەتی و حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 450 و 480,000 بەرمیل نەوتە فرۆشی بەپی داتە ڕسمیەکانی خۆی کە ئەگەر نزیکەی بە 67 دلار یا 65 دلار بێ ئەگەر 10 دلاریشی کەم بکەیتەوە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 800 ملیۆن دلار بە لەگەڵ داهاتی ناوخۆ ئەتوانێت بۆ نمونە ئەو داهاتی خۆی دابین بکە و جگەلەوە وڵاتی ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان هەموو مانگێک بەشێکی تەخسیسکراوی بودجەی بۆ وەزارەتی پێشمەرگە دیاری کردو بۆ موچە و تەسلیح و تەجهیزی پێشمەرگە کە نزیکەی ئەویش خۆی لە 30 ملیار دلار ئابینێتەوە بەڵام ئەگەر بەکوڵێنجگە لەو بودجەی کە بڵێ موچەیش کە لە بەغداد 453 ملیارەکە ئەگەر وەکو مەقیاس بیپێوی ئێستا ئێمە لە ساڵی 2019 و 2020 حکوومەتی عێراقی هەموو مانگێک نزیکەی 453 بۆ 460 ملیار دینارە نێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمەش بۆ خۆی لە خۆیە بەپێی هەموو ڕقامەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بودجەیە کە مانگانە و دەستی ئەخا نزیکەی 1 تریلیۆن و 500 ملیار دیناری عێراقی و لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچە خۆران نزیکەی 850 ملیار بۆ 900 ملیار دیناری عێراقی پێویستە کەوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەرقامەکان بێ نزیکەی 600 بۆ 500 ملیار دیناری فائیزی هەیە کە مانگانە لێ مێنێتەوە بەڵام ئەوش حاڵی موچەیەکە دەگرم وڵات مامۆستاقسی زیاتر لەسەرەکەین کاک فەرمانجەنابیش بەخێر بێ ئێوە کوڕێکخراوێک بەردەوام چاودێری بواری دارایی و گەندەڵیتان لە هەرێمدا کردووە بە بۆ چوونیەوە کێشەی ئێستای هەرێم لە نەبوونی خزمەتگوزاری پێویست بۆن لە ڕووی کارەبا و ڕێگاوبان و هەتا موچە و هەری کار پەیوەندی بەوەیە کە ئێمە داهاتمان کەمە یاخود کێشەکە لە گەندەڵیە لە داهاتەکانی هەرێمی کوردستاندا
بەڵێ بەنای خوای گەورە سڵاو لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکەشتان لە ڕاستیدا وەک ئێوەش باستان کرد هەرێمی کوردستان لە سەرتاوە بە تایبەت دوای پرۆسەی ئابووری سەربەخۆی کە ناوێت لێنە دواتر پرۆسەکە سەرکەوتو نەبوو کێشەی گەورە لە مەسەلەی ئیدارەدانە لە هەرێمی کوردستان و کێشەی تریشکە ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە مەسەلەی ئەو گرێبەستە نەوتیانەیە کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 2007ەوە تاوەکو ئەم دوایانە بۆ دەرێنانی نەوت ئەنجامی داوەکە گرێبەستەکە بە ئاشکرا ئەوەی کە ئەوانەی ئەو زانیارانەی کە لە گرێبەستەکان بڵاو بۆتەوە ئەوەی کە بە دوواداچوونی بۆ کراوە هەتا ئەوەی کە گەر لە راپۆرتەکانی دیلۆیتیش کە لە ماوەی ڕابردوو بڵاو کراونە تو تەمەشا بکەین باشکرا دەبینین ئەو بڵێن گرێبەستانە بە تەواوەتی لە خزمەت کۆمپانیاکانەوە لە خزمەت ئەوانن کەوا بڵێن نەوتی کوردستان دەردێنن بە بەڵگەی ئەوەی کەوا هەندێک جاروێ لەو فترە نەوت بەرمیلی تاوەکو $70 ڕۆشتە بەڵام هەرێمی کوردستان تەنها $23-22 لە بۆ هەر بەرمیلێک لە بۆی مایتەوە کە ئەمە ڕێژێکی زۆر کەمەکە سەرباری ئەوەی کەوا هەرێمی کوردستان خراوەتە ژێرباری قەرزەکە ئێمە نازانین سەرچاوەکەی چۆنەوە تاکەی دەدرێتەوە چونکە هیچ زانیاریەک بڵاو نەکراتەوە تاوەکو ئێمە وردەکارێکە بزانین واتە ئەوەی کە ئێستا ئێمە ڕوبەڕووی دەبینەوە نەزیفێکی داراییە کە وەک باسمان کرد لە نەتیجەی ئەو شێوازە ئیدارەدانەوە بەشێکی ڕەنگە بە ئەنقەز دواکرابیەوە نەبی لە نزانیەوە بەڵکو بە لێزانی کراوە کە چۆن زۆرترین پشتی ئەو بجێ ئەو دااتێک کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێت بۆ خۆیان بۆ ئەو گروپێکەوە لە ماوەی ڕابردوو حکومڕانیان کردووە بۆ خۆیان بیپچڕنەوە لەبەرەوە ئەو کە کاتێک کە گەندەڵی بەو شێوەیەکەوە لە هەرێمی کوردستان هەیە لە عێراقیشێکە بڵاو دەبێتەوە بە دڵنیایی وا دەکات کەەوە خزمەت گوزاریەکان زۆر دابەزن واتە تۆ سیرکە ئەو بڵین داتای کە ساڵانە ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بڵاوی دەکات و ئەو وڵاتانی کە عێراقێک لە وڵاتانی کە لە ڕزبەندەکەی خوارەوە هەموو وڵاتان کە خزمەت گوزاری تێدا خراپە واتە شکستی دابینکردنی خزمەت گوزاری هۆکارە سەرچەکەوە کە کاتێک کە گەندەڵی باسێکی بەرز بڵاودێتەوە لە هەرێمی کوردستانیش باشکرا نمونەی زیندوی ئەو حاڵەتێکە چەند داهات زیاد دەکەی لە بەرامبەردا تۆ ناتوانانی خزمەت گوزاریەکان باش بکەیت چونکە چەند داهات زیاد بکە ئەوەندە ڕێژەی گەندەڵیش لەگەڵی بەرز دەبێتەوە وەک واتە کێشەکە و معادلەیەکی پێچەوانەیە بەڵێ بەس کاک فەرماوەی کە بەڕێزت باست کردەوە فەرمیە بۆ نمونە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی لە هەر بەرمیلێک نەوت بۆ نمونە $22 بۆ بمێنێتەوە لە کاتێکە بۆ نمونە ئێستا لە سەروی $67 ئەگەر بە 57 مەسەرەن هەژماری بکەیت کەمتر لە $10 لە بازاری جیانی یعنی $35 لە هەر بەرمیلێکە ناگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر بەرمیلێک نەوتدا کاک حەچی مەگەر سەیری راپۆرتەکانی دیلۆیت بکەیت زۆر بەڕوونی دیارە ئێمە ئەگەر بۆ نمونە هەر بەرمیلەکەگە بە $60 بدەین لەو $60 ئەوە ئۆتۆماتیکی زیاتر لە نیوەی دەدرێتە حەقدەستی کۆمپانیاکان کەەوە شتیوانیە ینی لە دنیا کە عقد دەکرێت ئەو عقدانی کە لە کوردستان ئێمە جارێک کەسێکی پسپۆر خورێکی پێگوتینەوە کە ئەزمموی زۆر و عقدی زۆر وڵاتی بینی بوو تی ئەو عقدانی کە لە کوردستان کراوە لە سیەکانی سەدەی ڕابردوو کە تازە خەڵکنەی دزین نەوچێ ئەو کۆمپانیا گەورانی دنیا داهاتنە وڵاتانەی ڕۆژهەڵات ناوڕاستیان دەخەڵەتە ئەو زۆر عقدانیان پێواژوو دەکرد سروشتی ئەو عقدانی کوردستان بە جۆرێکە کە وەک باسم کرد لە خزمەت ئەو کۆمپانیانە بۆیە کاتێکە نیوەی یەکڕاست بکو لەوە بوو راپۆرتەکانی دیلۆیت خۆ راپۆرتەکە دیلۆیت بۆ حکومەت دەیکاوەربینیانە لەوێ نیوەی ئەو پارەیە دەڕوە دواتر کە دەدرێتەوە وەزاری سامان سروشتەکان لەوێش بەشێکی دەجێردرێتەوە لە بۆ بە بیانی و دانەوەی قەرزەکان کە ئەوەش وەک باسمان کرد ڕێژەیەکە کەمە نازان و قەرزانە چێەوە سەرچاویان چێ و تاکەی ئێمە دەبێت ئەو قەرزانە بدەینەوە کە ئەو پارەی بەلاوە دەدرێت بۆی ئەوەی کە دەمینێتەوە ئەو بڕێکە من باسم کرد کە $22 کە ئەویش خۆتانزان کە لە وڵاتە چەند بە خراپی ئیدارەی داهات دەدرێت و ئێمە چەندین ساڵە بودجەمانێت تاکو بزانین بە فەرمی داهاتی هەرێمی کوردستان چەندە ئێستا لە عێراق ساڵانە لە بودجە
دەنووسێ عێراق چەند قەرزە سەرچاوی قەرزانە چین و چۆن حکوومەتی عێراقی لە ئەو قەرزانە دەداتەوە بەڵام ئێستا ئێمە نازانانی بۆ بتێ لێ کۆڵینیەوە بکە لەسەر قەرزانی هەرێم کوردستان لەسەر چۆنێتی خەرجکردنی و داهاتی هەرێمی کوردستان ناگەیە داتایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی بڵاوی کردبێتەوە و دان پێدانراو بێت و ئێمە ئەو زانیاریانە دەبین لە ڕێگای کۆمپانیای دیلۆیتیان لە ڕێگای هەندێک جار سەرچاوی نافەرمیتریان هەندێک معلوماتەیە حکوومەتیان پەرلەمان بڵاوی دەکەنەوە بۆیە کێشە گەورەکە لە مەسلەی ئەو داهاتەیە کە دێتوە بەڕوونی ئێمە نازانین بۆ ناگە بجە ساڵی 2020 بچێتە پەرلەمان حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕوونی بکاتەوە کە تەقدیری وان بۆ مەسەلەن 2020 ئێمە چەند پارە لە نەو بەدەستێنین و ئەو پارەیە چەندی دەخەینە بۆ موچێ چەندی دەخەینە پرۆژە خزمەتگوزارەکە چەندی قەرزی پێدەدەینەوە و ئەو هەموو داهاتەکانی تریژەوەی لە بەغدادێ ئەوەی کاوپەیمانان دەیدەن هەرێمی کوردستان وەوەی داهاتی ناوخۆیە ئەوە هەموو دەبی لە بودجە جێ بکرێتەوە کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش کابینەی نوێمیش هەمان نەری کابینە هێش پەیڕەو دەکات کە بودجە نانێرێتە پەرلەمان. سوپاس دەکەم دەگەرم وڵا دواتر کە فەرمانەوە سەنەبەر بکرێم وڵای بەڕێزت بەوەی کە بەڕێز وتێ سەداهاتەکە زیادی کردووە بۆ نمونە سەروی بڵێن 1 تریلیۆن و 500 میلیارد دینار بەڵام بۆچی ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵک نییە بۆ نمونە لە پرۆژە چاکسازیەکە وەکو پێویست حکوومەت پابند نەکرا گەرانتی نەکرا کە پاشەکەوت بداتەوە بۆ نمونە موچەی کەم ئەندام زیاد بگرێت کە کەم ئەندامەیە مەسەلەن کەی سەرچاوێکی داهاتینە لە ساڵێکە مەسەلەن نزیکەی 2 میلیۆنی دیناری پێدەدرێت ینی بۆچی ڕەنگ یان خانەنشین نەکرا بە 400 لە کاتێکە داهات زیادی کردووە. طبعا کا حەکیمێمە بە حکمی وی لە هەرێمی کوردستانە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان پەیوەندە بە سەرچاوەی داهاتی حکوومەتی عێراقیەوە و هەرێمی کوردستانی لە چوارچێوەی حکوومەتی عێراقیایە و هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا خاوەندە سووری خۆی نییە و تەنها ڕەشنووسێکی هەیە پشتە بەسێ بە دەستوری حکوومەتی عێراقی دروست لە بودجەی 2020دا لە پەرلەمانی عێراقا لەو ڕەشنووسە کە دیاریکراوە کە کەمترین موچە لە حکوومەتی عێراقیە بە 500,000 دینار خەمڵێنراوە ئەنی خانەنشین و لە کاتی ئاساییشە موچە کەمترین موچە بە خانەنشینی و بە کاتی وەزیفی و داوامکردنەوە 500,000 دینار پێ. بابەتەکە لێرە ئەوەیە گەر حکوومەتی هەرێمی کوردستان سەر بە حکوومەتی عێراقیە و چاوەڕی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقیایە من پێم سێری ینی تۆ گەر بێت و سەر بە حکوومەتی عێراقی بیت و گەر چاوەڕی بودجەی حکوومەتی عێراقی بکەی بۆچی کەمترین موچە دۆکو حکوومەتی عێراقی نەبێ بە کاتێکە قائیمەی موچە خۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەقاعودینەوە بە کەمەندامانەوە بە مۆزەفینیشەوە واتە بە سەرجە موچە خۆرانی هەرێمی کوردستان وانەی کە لە وەزیفان و نشکە لە وەزیفانی ڕادستی حکوومەتی عێراقی کراوە و ئەم لەسەر ئەساسی ئەمە لەسەر مەبنای ئەمە حکوومەتی عێراقی بەشە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان نێرێ بەڵام بۆچی و فڕۆقاتە دروستە بێ پڕاستی ئەمە جێگای گومانە و بابەتی ئەگەر بێت لەسەرەوەی کە باس لێوە کرد پرۆڕێسەی چاکسازیەکەی کە لە هەرێمی کوردستانە هەیە من بەش بە حاڵی خۆم هەمیشە لە هەموو ئەو چالاکی و دیبەیتانە باسم لێوە کردووە بەشێکی باشی پرۆژەکە کۆمەڵی خاڵی باشی تایە کە گرێجێگای ئومێد و دڵخۆشی بێ کەکری هاوڵاتی هەرێمی کوردستان و لە بواری جێبەجێکردنا بەتوانە سوودەکەی ببینین بەڵام ئەوەی کە پەیوەندە بە ئاسی موچەی پلە باڵاکانەوە کە لە هەرێمی کوردستانە تاوەکوی ئێستا بە شێوازێکی زۆر ناعادلە نەڕێکخراوە تەنانەت لە مەشە چاویان لە حکوومەتی عێراقی نەکردو یعنی تۆ کە حەکیم بۆ نمونە لە حکوومەتی عێراقی ئەگەر پەرلەمانتارێکیان پلە باڵایەک تەقاعودیش بێ دوای ئەوەی کە 45 ساڵ تەمەنی هەیە و 5 ساڵ خزمەتی هەیە بە لە سا 25 موچە بنەڕەتەکەی تەقاعود دەبێ بەڵام لە هەرێمی کوردستانە بە لە سا پێشتر لە سا 25 موچە گشتیەکەی بوو لە ئێستا لە سا 15 موچە گشتیەکەیەتی کەوا بوو لە هەندێک پێوەرە هەیە لە هەندێک ئاستا هەیە کە ئەم پرۆژێش بەڕاستی نەیتوانی و خاڵە باشەکان و پێکەوە کە ئومێدی شەکەی بۆ لە داهاتوە بتوانێت چارەسەر بکرێت سەبارەت بەوەی کە ئایا بۆچی داهات لە هەرێمی کوردستانە زیادی کردووە و ژیانی هاوڵاتیان و موچە خۆڕانیشە لە ئاستێکی خراپایە من میشاڵێم لە بواری مالی و محاسەبە شتێکی پێوتری ئیداری مالی واتە فاینانس مانجمنت تۆ پارەی کە لە بەردەستە هەیە پێویستەکە بە شێوازێکی زۆر منطقیانە و عەقلانە بتوانانی ئیداری بی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە لە ئێستا یان بەرئەنجامی یان ئەزمونکراوی 20 ساڵی ڕابردووە لە 20 ساڵی ڕابردووە مان دەرکەوتووە کە ئەو ستافانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان بەڕێوە بردووە هیچ کاتێک موفق نەبوون لەوەی کە بتوان ئەم داهاتەی کە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بتوان ئیدارێکی باشتری بن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان تووشی بچووکترین ئەزمەی اقتصادی ناگرن واتە گەر بێت و سبەی حکوومەتی عێراقی ئەو بەشە بودجەیە کە هێنێرێ کە تاوەکوی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبووە 1 لتری نەوتی خۆی ڕادەستی حکوومەتی عێراقی بکات و حکوومەتی عێراقی لە نیازباکی خۆی ئەو بەشە بودجەش ئەنێرێ گەر بێت و سبەی حکوومەتی عێراقی بیوڕێت دیسانەوە
پێویستەکات دیسانەوەستەمی پاشەکەوتی موچە دیسانەوە دروست بکرێتەوە دیسان و حکومەتی هەرێمی کوردستان موچە بگەیاندە 45 ڕۆژجارێ بۆ نمونە ئێستا هەر بۆ خودی وەزارەتی ئێمە مانگێک لە حەڤەی مانگ وەرەگرین مانگێک لە 20 مانگ وەرەگرین مانگ لە 25 مانگ وەرەگرین کەوا بوو حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر تەواوی بودجەکەی لەلایەن حکومەتی عێراقی وەدێت پێویستەکە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی پشت بە مامۆستا لە زانستی ئابووری ناو دەبرێت چی ینی بۆ نمونە تۆ داهاتە زیاد بکە بەڵام هیچ ڕنگدانەوەیکی لەسەر خەڵک نەبێ کا حکیم ڕوون و ئاشکرای حکومەتی هەرێمی کوردستان کە وستافەی کە بەڕێوە بردووە مێکە ئێستێش ئیدارەیە یا بەشێکی زۆری ئەو تەخصاتەیە بۆ حزابەکان و بۆ کۆمپانیەکان و بۆ شەریکاتەکانی خۆیانە بەداهاتەکەمە بەستم بەتەکیدی پێشتر بۆ نوە پەرلەمانتارێک میوانی ئێمە بوتی پێش 2023 لە 33 بۆ مەسەلەن بۆ هەر حیزبێک لێرە و حیزبێک لەو 233 دا بەش لە 33 بۆ خەڵک بوو ئێستا هۆی هاوکێشەیە ماوە ینی من تەسەورەکەم ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕۆیە تەنها موچە خۆرەکانیش لە حکومەتی عێراقی وەیە باقی هەرچی داهاتی ناوخۆیە بۆ دوو حزبەیەکە بە شێوەیەکی جدی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێوە بن بۆیە بە نمونە گەر تۆ ئێستا وەری بگریت هەر بۆ مەرزی ئەو دوو مەرزێکە ئەو مەرزانی کە لەم سنووداهەیە و مەرزەکانی ئەویش کە لەو سنوورەکانە هەیە بەڕاستی پێم وانی هیچ کەسێک بزانێت لەو مەرزانە چیە گوزەری هەرچی مەوادی ئەکسپایر وەرچی مەوادی خراپەی دەرخواردی ئەم ملەتە درێبە تۆ بە نمونە وەری بگرە ڕۆژانە بۆ نەسەردانی نەخۆشخانەکانی هیوا و نەخۆشخانەکانی سێمانی بکبینیت چەندین حاڵەتی نەخۆشی چەندین حاڵەتی جەڵدە و هەمووی دەرەنجامی ئەوەیە کە هەموو ئەم مەوادانە کە هێنە ناو هەرێمی کوردستانەوە بە قازانی چەند بەرپرسێکی حزبی و چەند بەرپرسێکی حکومیەوە سەرنجام داهاتەکە شێگەڕێتەوە بە گیرفانی ئەوان بۆ چونکە تۆ بۆ نمونەگەر ئێستا بۆ نمونە پێشتر لە ساڵی 2018 و 19ەوە کە تەواوی ئەو ڕسوماتانە زیاد کراوە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کاتی نەڕۆشتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەیری کارەبار وەکو خۆیەتی و خراپترە بێ ئاوەکو خۆیەتی و خراپترە بێ ڕێگاوبان خراپترە بێ یعنی تەواوی هەرچەندە داهات زیاکە لە هەرێمی کوردستان ئاسی خزمەتگوزاری و ڕەفاهیەت و ئاسی مای لە هەرێمی کوردستانە عەکسە بێتەوە کە لە من لە دنیا شتیوانێ لە پێوەرێکی اقتصادی هەیە ئەڵێ هەرچەندە داهاتی وڵات گەشە بسێنێت پێویستەکات داهاتی تاک و خۆشگوزەرانی تاکیش گەشە بسێنێ بەڵام ئەمە لە هەرێمی کوردستانە معادلە عەکس بووەتەوە هەتا وەکو داهات زۆرتر بێ فیئەیەک توێژێک دەوڵەمەند دەبنەوە باڵادەست و فیئەکەی تری کە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەچنە ژێر دەستەوە بەڕاستی تووشی قەیرانی دارایی و تووشی ئەزمەی مالیە بنەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک فرامکرێن و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچی لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەو توێژانەی کە زۆر هەژارن کەمترین سوودمەند بوونیان لە داهاتی گشتیە وەکو بۆ منەوە کەماندامێکە کە گەهی سەرچاوێکی داراییشی نەبێ ماگانە 150,000 دینار یاخود بۆ نمونە بڵێن ئافرەتی بێ هاوسەر کەسانی بە ساڵات چوو و منداڵی بێباو کە مەسەلەن لە 2014 هەر ئەو بڕە هاوکاری کە دەکراویشیان بردراوە. خۆی ئەوە نەتیجەیەوەیە کە ئەو ڕوئیای حکومەتە بۆ دابەشکردنی داهاتی ئەو وڵاتە چۆنە ئەوە دەری دەخاتکەوە لە ڕاستیدا حکومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بەو ینی لە ئاستی خواستی و لە ئاستی پێویستی ئەو چینانەی کە چینی پەراوێزخراون بڵێن کار ناکات و بەڵکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان تەقریبەن ئەرچی تەنا بۆتە وەرگرتنی ئەو پارەیە لە بەغداوەی کە لە نەو دێوە دابەشکردنی ڕوویەکی اقتصادی وازح هەتاوەکو ئێستا تەنان لە کابینەی نوێش نییە و ئەوە وا دەکاتکەوە ئەو سەرچاوە داهاتانێک کە لە هەرێمی کوردستان ئەو پارانەی کە دێن نەچێتە خزمەت خۆشگوزەرانی خەڵکووە نەبێتەوەی ئەوەی کەەوە پشتیوانی چینە پەراوێزخراوەکان بکرێەوە تەنانەت موچەخۆرانیش لە بەجێرەی یاسای چاکسازی ئێمە تازە حکومەتی هەرێمی کوردستان بیری لەوە کردوێتەوە سندوقی خانەنشینی چالاک بکە لە کاتێکدا ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەردەوام فەرمانبەرانی ئێمە لێبڕینیان لە بۆ کراوە بەشێک لە پارەکان لێ جێڕایتە بۆی کەوا کاتێککە تەمەنیان دەگاتە خانەنشینی پارەکان پێ بدرێ و ئەو هەموو ساڵە ئەو پارەیە حکومەتی هەرێمی کوردستان ڕوونی نەکردوێتەوە بۆ کوێچەوە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە ئەو یەکێکە لەو کێشانێکەوە وا دەکات ئێستا کە حکومەت دەڵێ من ناتوانم پارەی بۆ منە موچەی خانشینان زیاد بکەم ئەگەر ئەو سندوقەوە شەوەی عێراقکە تەنانەت ئەوەندە دەوڵەمەندە سندوقەکە قەرزیش دەداتە حکومەت لە عێراق ئێمە چەندی ساڵەگە سندوقە هەبووە دەمانتوانین زۆر بە ئاسانی موچێک بڵێن ئەوانەی کە
فەرمانبەرانن بۆ 500,000 زۆر بە ئاسانی بەرز بکەین چونکە ئەو تەبیعەتی سندوق خەبەردەوام پارەی تێدەتناوە ئەگەر ئیدارەشی جوانی تێدا بکرا با دەتوانرێت بە باشترین شێوە خزمەتی خانشینانی پێ بکرێت. خاڵێکی تر لەو بابەتی مەسەلەی گەندەڵی خراپ بەکارهێنانی ئەو پارێکە لە نەتیجەدا چینە زۆر بە زۆرەکان زەرریان لێ کردوەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە 29,000 کۆمپانیای تۆمارکراومان هەیە بەڵام لەو 29 زیاتر لە 19,000یان خۆیان دزیوەتەوە لە باز ڕاستە بەشەیان ڕەنگە تووشی ئیفلاس بووبن بەڵام بەشێکی زۆریش باج نادەن تەنانەت ئەگەر بەجێرە و لێکۆڵناوین کە کراون ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە جوانی باجی کۆمپانیاکەوەگر سەرڕایەوەی کە تێبینیش لەسەر وەرگرتنی باج و ئەوەیە کە خەڵکێکی زۆر دەبەخشرێت ساڵانە دەتوانێت زیاتر لە 700 ملیار دینار کۆ بکاتەوە تەنها لە باج بێجگەلەوەی کە لە بوارەکانی بەڵام ئێستا کە 350 ملیار دینار شتێکی وایە کۆ دەکرێتەوە بۆیە ئەو نەتیجە ئەو هەموو بڵێن گەندەڵیەکە لە چینە لە بڵێن سێکتەرە جیاجیاکان هەیە و ئەو خراپ ئیدارەدانە لە نەتیجەدا وا دەکات کە ئەو چینانێکەوە پێویستیان بە هاوکاری زیاترە ینی فەرامۆش بکرێت لە زۆر وڵاتی خەڵک گانی خۆزگە دەخوازت کەم ئەندامێ لە بەرەوەندا مافی کەم ئەندام لە وڵاتانە پارێزراوە بەڵام بەداخەوە لێرە زۆرینەی کەم ئەندامان بەڕێز و حرمەتێکی زۆرەوە ینی ناچارن جاروەیە پەنا بۆەوە بن کە خەڵک خێریان پێ بکە خەڵک پارەیان کۆ بکاتەوە لە کاتێکدا دەبا حکوومەت بەرپرسیارەتی خۆی لە ئاسیان جێبەجێ بکات وە موچێکی شایستیان بۆ بڕێتەوە ژیانێکی وایان بۆ دامیکە ناچار نەبن کەەوە پەنا بۆ خەڵک بن وە لە تەلەڤزیۆن و لە کەناڵەکان زوو بێنە سەر تەلەڤزیۆن ودا هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری بکەن و خەڵک لە جێ حکوومەت پاریان بۆ کۆ بکاتەوە. بەڵێ بەڵێ بەس زۆر بە کورتی ئێستا لەو کابینێشی جیاوازێک کەم کراوەوە لەیان چینی خواروە و چینە باڵایی کە دروست بووی چاوڵێکەیە یاسای چاکسازی دەکرا ئەو هەوڵە بێت ینی ئێمە وەکو مامۆستا باسکی سەرڕای خاڵە باشەکانی ئەو یاسا بەڵام یەکێک لەو بڕگانی کە یاساکە شکستی تێداخوا پەرلەمان حکومە شکستیان تێدا خوار نانتوانێ و عەدالەتێ دروستکە لە کاتێکدا لە مادەی یەکەمی یاساکە هاتوو دەڵێ ئەم یاسای بۆ بەرجەستەکردنی دادپەروەریە لە موچە و بڵێن خانە نشینی و دەرماڵەدا بەڵام بەداخەوە یاساکە ڕاستە هەندێک لەو موچەی وە خانشینی پلە باڵەکانی کەم کردەوە بەڵام نەیتوانی عەدالەتێکی حەقیقی دروست بکاوە وە هاوشێوەیەوەی بەغدا موچەی ئەو پلەکانی خوارەوە و موچەی فەرمانبەری ئاسایی بەڕادەیەکی وە بەرزکاتەوە کە بەشی لایەنی کەمی پێداویستیەکانی ژیانیان بکە فەرمانبەرێک 30 ساڵ خزمەت دەکا بە چەند 100,000 خانشین دەکرێت و پەرلەمانتاریش دەگە ڕێزم بە 4 ساڵ و بە کەمتر لە 45 ساڵ دەتوانێت خانشیمی لە کاتێکدا تۆ ئەگەر لە کەمتر لە 45 ساڵی فەرمانبەرێکی ئاسایبی بە هیچ زۆرێک ئەو مافەت نییە کە خانشین بیان بە 4 ساڵی خزمەت بۆیە یاساکە لەو ڕوانگەوە نەیتوانی دادپەروەری پێچێت هیوادارم یاسای خانشینی یەکگرتووی کوردستان کە قەرارە دەرچێت ئەو کەم و کوڕێ پڕکاتەوە ئەو دادپەروەریە بچەسپێنێت. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە.
ئەم چەشناوی ڤاریە حەزی لە جبسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ جبسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی جبسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا نەبەر بگرێم و لای بەڕێزت سەبارەت بە نەبوونی یاسای بودجە کە لە 2013ەوە هەرێمی کوردستان یاسای بودجەی نییە ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کە داهاتەکان ناڕوون بن نارەت پەروەری هەبێ لە دابشکردنی داهاتەکان و مەسەلەن چینی خوارە و سوودمەند دەبن لە داهات طبعا كحاكي من بقناعتي من شارێگای گەندەڵی واتە گەورەتری دەرگاکە بەڕووی گەندەڵکارانە بکرێتەوە نەبوونی پرۆژە یاسای بودجێ یان فراقی پرۆژە یاسای بودجێ بۆ چونکە عادەتەن لە پرۆژە یاسای بودجە کە لە دوو بەشی سەرەکی پێک دێت لە بەشی خەرجیەکان نەفەقاتەکانت و لەگەڵ بەشی ئیرادات واتە داهاتەکانت و پێویستە کات لە ڕێگەی پرۆژە یاسای بودجەوە سەرجەم ئەو دەواگیرانەی کە بەستراون بە وەزارەتێکەوە یان نەبەستراون بە وەزارەتێکەوە هەموویان بۆ ماوەی ئەو ساڵە سەرجەم خەرجیەکانی خۆیان و سەرجەم داهاتەکانی خۆیان بەپێی قانونی محاسب بەپێی فەصل و مادە و نەوعەکان و بابەکان جێبکەنەوە کە چەندیان خەرج کردووە و چەندیان داهات بۆ هاتووە. حکوومەتی هەرێمی کوردستان لە دروستە ساڵی 2014 تاوەکو ئێستا خاوەنی پرۆژە یاسای بودجە نیە کە 6 ساڵەکە و 6 ساڵ لە حکوومەتی هەرێمی کوردستانە نە هاوڵاتیان نە پەرلەمانتاران نازانن بە دروستی خەرجی ئەم دایرەیە چەندە و خەرجی وەزارەتە چەندە و داهاتەکەشیان چەندە. بۆیە بە قەناعەتی من ئەم 6 ساڵە هۆکارێکی باش بووە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەحزابەکانیش بتوانن بەویستی خۆیان نەبوونی یاسای بودجە ژینگێکی باشە بۆ گەندەڵکاران بەتاکیدی پرۆژە یاسای بودجە نەبێت وەکو پێم وتی شاڕێگایەک ڕێگایەکی زۆر سەلی یان ڕێگایەکی زۆر ئاسانە بۆەوەی کە لە بەرپرسی دائیرەوە تەوا بگا بە وەزیر و کابینەکەش بتوان بە ئارەزوی خۆیان گەندەڵی بکەن بۆ چونکە هیچ شتێک هیچ ئەوراق و مستەنەدێکی وانە کە پەرلەمانتار یان بۆ دەستگاکانی تر بتوان لێ پێچینەوە بکەن بۆ چونکە پێی قانونی محاسبێمە هەموو ساڵێکە بێ حساباتی ختامیە ئامادە بکرێت و حساباتی ختامیە پشتی پێ بەسرێ بە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی گشتی وڵات بەڵام کە لە هەرێمی کوردستان ئەم پرۆژە یاسایە نەبوو کەوا بۆ حکوومەت و کاتە بە ئارەزومەندانە تەقسەدەکان دیارەکە بۆ وەزارەتەکان و ئەمەش بێتەوە کارێک بۆەوەی کە زۆرترین گەندەڵیت یا دروست بکرێت ئەوەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە ئاگوزەرێت و پەرلەمانتارەکان بەتەمان کە بۆ نمونە ویستیان ئەوە بوو کە لە ساڵی 2019 کە بە حساب لە ساڵی 2020 پرۆژە یاسای بودجەیان ئامادە بکرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی لە خۆیان هۆکارێک بوو دەرگایەک بوو بۆەوەی کە ئومێدێک دروستکایەک دیسانەوە دروست بکاتەوە بۆی ڕێگر بێت لە بەشێکی زۆری و گەندەڵی کەکرێت چونکە من بڕۆمانێ لە هەرێمی کوردستان تاوەکو ئەم ستافەوە ئەم بنەماڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بڕێوە بەر حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بۆ نمونە گەندەڵی تا بنەبڕ بکرێت بۆ چونکە یعنی ئێمە ویسمان بێت و ویسمان نەبێت واقعەیەکە عورفێکی وا دروست بووە کە لەم سنوورە باڵادەستیەک هەیە کە نەئەتوان حکوومەتی هەولێر نەئەتوانێت کۆنتڕۆڵی سەرچاوەکانی بۆ نمونە داهاتەکان لە مەرزەکانە بکە نەئەتوانێت کۆنتڕۆڵی داهاتەکان لە هەندێک فی ئەو توێژی تریشا بکە بە هەمان شێوە لە سنووری ئەو بەرەو لە هەولێر و دۆک بە هەمان شێوە واقعەتێک دروست بووە کە هیچ کاتێک بۆ وەزیرێکی ئەم سنوورە ئەگەر لە داهاتەکانی ئەوێ نەبێت و وەزیرێکەوە بە هەمان شێوە ئەگەر لە داهاتەکانی ئێرە نەبێت بۆیە بڕام وایە پرۆژە یاسای بودجەش کە ئامادە بکرێت ناتوانێت بە شێوەیەکی قەتعی بتوانێت ڕێگر بێت لەوەی کە گەندەڵی هەرێمی کوردستانە نەکرێت بەڵام بەلای کەمی وەتوانێت بۆ نمونە کۆمەڵێک مەشاریع و کۆمەڵێک پرۆژێکی دروست بکرێت بە نمونە ئێمە ئێستا وەکو سامپڵ وەری بگرین ئەگەر سێری پرۆژە یاسای بودجەی گشتی حکوومەتی عێراقی بکەیت کە لە بۆ ساڵی 2020 حکوومەتی عێراقی بڕێریداوە نزیکەی 230,000 فرصەی تەعینات بڕەخسێنێ بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ستافانەی کە دانوستان دەکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە لەو 230,000 فرصەی تەعیناتە چەندی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کراوە بۆ نمونە ئێستا لە حکوومەتی عێراقیە بەس بۆ ئەم ساڵە 2020 4 موالیت شمولی تەقاعودیەکە کە بەڕێژە خەم لێنراوە بە نزیکەی 5,000 موچەخۆر لە حکوومەتی عێراقیە تەقاعودە بێ کە ئەمە ئۆتۆماتیکیان 5,000 کە فرصەی تەعیناتە ڕەخسێنە بۆی کە بتوانن ئەو جێشە لە بێکاری کەمتر بکەنەوە بەڵام ئایا لە هەرێمی کوردستانە ئەو فرصەی تەعیناتە ئەو خەڵکی کە تەقاعودە بێ فرصەی تەعیناتەکە دیسانەوە بە یەکسانی ئەڕەخسێنرێت بابەتێک کە باس لەوە کرێت کە
پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سندوقی تەقاعودین دابنە سندوقی خانشینە دابنێ طبعا لە 24 ساڵی ڕابردوو من ئەگەر نمونەی خۆم بێنمەوە من نزیکەی 11 ساڵە لە ساحەوتی موچە بنەڕەتەکەم ئەبڕێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بە حسابی سندوقی خانەنشینی بەڵام تا ئێستاکی ئەم سندوقە بوونی نییە و 1 دیناریشی تیانێ جگەلەوە ئەو موچەیە کە بۆ تەقاعودی نەبڕێتەوە لەلایەن حکوومەتی عێراقی وەدە یعنی ئەم معادلەیە یعنی بەڕاستی ئەگەر هاوڵاتیان بە وردی بیری لێ بکەنەوە واتە 1,300,000 خەڵک کە هەموو مانگێک لە ساحەوتی موچەکەی بڕێت ئەم داهاتە نازانێ بۆ کوێڕوە بۆ چونکە سەرئەنجام موچەی تەقاعودینە و کەسێک کە تەقاعودی بێت لەلایەن حکوومەتی عێراقی وەدێ کەوا بۆ ئەو استقطاعاتی کە لە 24 ساڵی ڕابردوودا 500,000 تبی لە 100,000 لێ بردراوە ئەگەر 500,000 پێ بدرێ وەکو فەرمانبەر بە شێوەیەکی عام لە ساحەوتی موچەی هەموو موچەکان هەموو فەرمانبەرێک ئەبڕێت ئایا موچەکەی لە چی ئاسیەکان لە چی ئاسیەکانی لە ساحەوتی لێ بڕێ بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە کە حەکیم بۆ هەر مانگێک لە ئێستا نزیکەی 1,300,000 موچەخۆ لە ساحەوتی لێ بڕێ ئەم لە ساحەوتە کە سندوقەش نیەم داتە نازانێت بۆ کوێڕە بۆ چونکە معادلەکەەوە ئەڵێ موچەی تەقاعودینیش دیسان لەلایەن حکوومەتی عێراقی وەدێ واتە ئەم سندوقەکە بوونی نییە داهاتەکە دیسان وڕاتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دیسان وەکو زۆربەی داهاتەکانی تریش وای لێها کە ناشەفا بێت و ناڕوون بێ بۆ وڵاتی هەرێمی کوردستان بۆیە من ئەڵێم شارڕێگایەکیان هۆکارێکی باشتر بۆ بنەڕێکردنی گەندەڵی ئامادەکردنی پرۆسەی بودجێی گشتی وڵاتەوە ئەویش وەتانێک کە پەرلەمان بتوانێت بە شێوازێکی ورتر و دقیقتر لە ڕێگەی لیژنەی دارایی بتوانن ئەو پرۆژە یاسایی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و پەر لە وەزارەتی دارایی بۆیان ڕابەتوان ورتری تیا بکەنەوە بۆی کە زۆرترین مەجالی گەندەڵی کەم بکرێت. سپاس دەکەم کاک فەرمانگەرم وڵای بەڕێز سەبارەت بە هەلیکار یعنی ئەو داهاتە زۆری کە لە هەرێم هەیە وەکو مامۆساوتی بۆچی ناتوانرێت هەلیکاری پێبڕەخسێنرێ ئێستا مەسەرەن 8 ساڵە بە شێوەیەکی گشتی دامەزراندن وەستاوە بە شێوەیەکی گشتی ئەگەر بەواستەش بەردەوامی هەبێت بۆ هەندێک مەسەلەن دەرچوو بەڵام بۆچی ینی زیادبوونی داهات ناخرێتە خزمەت هەلیکاری چی لە کەرتی گشتی بێت چ لە کەرتی تایبەت بێت؟ بەداخەوە ئێمە لە بابەتی هەلیکار و مەسەلەن خرەخساندنی دەرفەتی کارکردن بۆ گەنجان بە تایبەت لە دوای ساڵی 2013ەوە کە دامەزراندن وەستاوە ئێمە لە ماوەی ڕابردوو لە نەوتەکانەوە تاوەکو ئێستا بەداخەوە ڕێژێکی ئێجگار زۆر خەڵک بە شێوەی زۆر دامەزرێ و زیاتر لە 1,250,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستان کەەوە لە ڕاستیدا لە بۆ هەرێمێکە 5 میلیۆن بێەوە ڕێژەکی ئێجگار زۆرە کە هەمووی لە نەتیجەی بڵێن گەندەڵی و لە بۆ ڕادشانی وەلای خەڵک هەمانەوە دەزانین دامەزرێنراون بەڵام لەو ماوەیە کە بڵێن لە دوای 2014ەوە کە هەرێمی کوردستان دووچاری ئەو قەیرانە بوو کە دەکرا بیکەنە دەرفەتێک بۆی کەەوە لە ڕێگای کەرتی تایبەتەوە هەلیکاری وا بڕەخسێن کە چیتر خەڵک چاوی لە حکوومەت نەبێت بەڵام بەداخەوە نە لە حکوومەت ئێمە ساڵانە نزیکی 30,000 دەرچوومان هەیە هەموو ساڵ کە زانکۆ تاوا دەکەن پەیمانگا تاوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان هەر زانکۆ زیاد دەکات هەر پەیمانگا زیاد دەبێت و لە کاتێکدا ئەوانە کە زانکۆ تاوا دەکەن و پەیمانگا تاوا دەکەن دەرفەتێکی وانییە کە ئەوان کاری تێدا بکەن بۆیە ئەگەر سیاستێکی ڕوون هەبا بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان پێشوەی کە ئێمە دووچارێ و دۆخانبنەوە حسابەوەی کرد بە ئێمە ساڵانە چەند هەلی کارمان پێویستە بۆی کەەوە ئەو دەرچوانە تێدا شوێنیان بێت ئێمە لە ماوەی ڕابردوو بەداخەوە بە فشاری ئەو دەوڵەتانی دەوروبەروە بە قازانجی کۆمەڵێک کۆمپانیا حیزبی و کۆمەڵێک ئەشخاصکە لە وڵاتانی دەرەوە کەلوپەلیان هاوردە کردو بۆی کە قازانج بکەن ڕێگریان لەوە کردو کە لە بواری پیشەسازی و بەرهەمێنان هەرێمی کوردستان بەرەو پێشێت تاوەکو ئەو گەنجە تازانێکەوە زانکۆ تاوا دەکەن دەرفەتی کاریان بۆ بڕخست کە لەوە حکوومەت شکست دەینێت دەبینیت گەنجانی مەڕوو لە هەندەران دەکەن کە بەداخەوە ڕۆژانە ئێمە و کارەساتانەوە ینی ماوە دەبیستین کە ژمارەیەکی زۆری گەنجی کورد لە ئیجە و لەو ڕێە تیا دەچن بەداخەوە بۆیە ئەوەی کە ڕوو دەدات کە هەلی کار نییە ئەوە نەتیجەی ئەوەیە کەەوە حکوومەتی ڕوویایکی وازحی نەبووە لە بۆ مەسەلەی ئەو هەموو دەرچووە بەڵێ ئەی سەبارەت بۆی کە مەسەلەن جگەوەی کە هەلی کار نییە ئێستا داهات هێرێم بە شێوەناکە بیمەی بێکاری بۆ بێکاران بەڕدێتەوە کۆی کە ئێستا لە عێراق مەسەلەن ئەمڕۆ عادل عەبدولمەهدی بڕیاری داوە بیمەی بێکاری بۆ کەسانە ببڕێتەوە کە کاریان نییە داهاتەکەمان بە شێوە ناکات
من پێم وایە ئەگەر ئەو گەندەڵی ئەو نەزیفە داراییکە لە دارایی هەرێمی کوردستان ڕوویدا و ئەگەر چارەسەر بکرێت و ئێمە دەبینی ئەو یاسە چاکسازێکە پەرلەمان کوردستان پەسەندی کردووە حکوومەت هەرێمی کوردستان هەندێک سەرچاو خۆیان دەڵێت 100 بۆ 150 ملیار دینار لە بۆ حکوومەت دەگەڕێتەوە یعنی ئێمە هەر بەس لەو سێکتەرە ستۆ گەندەڵی هەیە دی دەبێت لە سێکتەرەکانی تر چ ڕووبدا وەک باسم کردکە لە داهاتی ناخۆی من نیوەی زیاتر لە باج کۆمپانیەکان پارەکە نادەن ئێمە لە 2011 و ئەوانە کە بڵێن بە تایبەتی لە سەروەختی هەفتەی شوبات و کابینەی ئەو کاتی حکوومەت هەرێمی کوردستان مانگانە 150,000 دینار بۆ ماوەی 6 مانگ دەدرا بێکاران کە زانکۆیان تاو دەکرد بەڵام بەداخەوە ئێستاکە نەکرد نادرێتە بێکارن بەڵکوانەی مۆزە فەرمانبەریشن موچە و ینی شایستەدارایەکانی خۆیان لە کاتی خۆیان وەرناگرێت بۆیە هەموو ئەوانە سەری کێشا بۆیکەوە بێومێدیەکی هێزگار زۆر بڵێن لە ناو خەڵک بڵاو بووتەوە و کابینەی نوێیەم هەندێک هەنگاوی دەست پێ کردووە کە دەکرێمە وەک خاڵی زاوی بیبین بەڵام لە ئاست ئەو گەندەڵی و لە ئاست ئەو دۆخەی کە گەنداڵیەکی سەرتاپاگیریە لە هەرێمی کوردستان هەنگاوەکان زۆر لاوازن و ئەو هەموو بێکارە و هەموو خەڵکە کە ئێمە گەر سیر بکەین ڕێژێکی زۆری تریاک و بەکارهێنانی ئەو مادانەش بەداخۆ لە نێو گەنجان بڵاو بووتەوە نەتیجەی بێکاریە نەتیجەی فەراغێکی زۆرەکە ئەوەش هەڕەشێکی ئەجگار گەورەیەکە ئەگەر حکوومەت چارەسەری نەکات کە ئەگەر گەنجان دەرفەتیان کاریان بۆ نەڕەخسێ دەبێتە هەڕەشێکی گەورەتر لە گەندەڵی چونکە هەڕەشەی گەندەڵی تەنها هەڕەشە ڕەنگە دارایی بێت و لەو بوارانە بەڵام ئێمە کۆمەڵگەکەمان دەکەوێتە مەترسی بەوەی شکستی حکومڕانی و بڵاوبوونەوەی ئەو مادە هۆشبەرانە کە بەداخەوە ڕۆژانە ئێمە بە جۆرە داتاکان ڕێژەکە زیاد بوو باشە بەزۆکو کۆمپانیا حیزبەکان کە ینی ئێستا مەسەلەن بەشێکی زۆری دەهات بۆ کۆمپانیا حیزبەکان دەڕوە یعنی هیچ هەلێکی کاریان ڕەخساندووە بۆ خەڵک چکە ئێستا پەرلەمانتارێک لەو ڕۆژانەدا باسی لەوکتەنا لە ئێلکەی قاچاق مەسەلەن کۆمپانیا هەیە مانگانە 10 ملیار دیناری دەست دەکەوێت لە خاڵە سنووریەکان یعنی هیچ هەلێکی کاری سوودێکیان بۆ خەڵک کە بۆ هەلی کار بڕەخسێنن کاک حەچیمەک باسم کرد کە بۆی خۆیان قازانج بکەن ئەو کۆمپانیا زەبەلاحانە کە ئێمە هەرچەندە لە کوردستان یاسایەکمانەیە ساڵی 2013 پەرلەمانی کوردستان پەسەندی کرد بۆ نێشتنی قۆرەخکاری و کابینەی نوێژ کردی یەکێک لە استراتیجیەکانی خۆی کە قۆرەخکاری لە بازار نێڵێت بەڵام بەداخەوە دەبینیت هەموو بازرگانیەکان دابەش کراون لەناو لە بینی حیزبەکان لەناو حیزبەکان جنێوان ئەندامانی مەکتەبی سیاسی یان ئێستا هەندێک مەکتەب سیاسی خەڵک دەزانی ئەو بازرگانی عادی کام مەکتەب سیاسیە ئەوی تر کام عادیەنیش قوتی شیری منداڵان و حەفازەوان هەموو دابەش کراوە یعنی بەداخەوە ئەوە وای کردووە کە نەهێڵن لە ناوخۆ کارگە دروست بێت کە هەلیکار بڕەخسێن تۆ کۆمپانیایەکە شت هاوردەتە کە هەرێمی کوردستان بۆتە ناوەندێک بۆ ساختکردنەوەی ئەو کاڵا خراپانەی کە لە وڵاتانە دەهێنرێت بە زۆر بەشیان کە خەڵکی دەستڕۆیشتەیە کە بەو خاڵە سنووریان تێدەپەڕن هەر ناپشێندرێن بۆی ئەوانە نەکەلیکاریان نەڕەخساندەوە بەڵکو ڕێگریشیان کردو بۆیکەوە لە ناوخۆ هەلیکار دروست بێت و خەڵکی نیشتیمان پەروەرمان ئێمە دایان سەرمادارێکە لە ئەوروپا لە وڵاتان دەدانێ خزمەت بە وڵاتە بکەن گەنجی کورد بخەنە سەرکار بەڵام بەهۆی ئەو هەموو ڕێگریەوە ئەو هەموو داواکردنی بەش و بەشکاریەکە بەرپرسەکان داوایان لێ دەکەن ناتوان پرۆژەکانیان سەر بێخن و لەو فەراغا ئەوان سوودیان وەگرتەوە دێن کەلوپەلی خراپ بۆیکەوە خۆیان سوود بگەین گیان لێنێ کە وڵاتە چی بەسەردێ ئەو هەموو نەخۆشە بڵاوبێتەوە لە نەتیجەی ئەو کەلوپەلە خراپەیەکەوە بە ناسایی دێتە هەرێمی کوردستان. سوپاس دەکەم مامۆستا بکەرم وڵای بەڕێزت سەبارەت بە داهاتی ئێستا بۆچی کاریگەری نییە بۆ لەسەر ڕێکردنەوەی موچەش بۆ نمونە ئێستا موچەخۆران موچەی مانگی یەک مەسەلەن مانگیەکە موچەی مانگی 10 ساڵی ڕابردووەرەگرێت. طبعا ئێمە لە حەکیم لە ساڵی 2018 حکومەتی هەرێمی کوردستان ئەس لەوەکە کە لە ساڵی 2018 نزیکەی 3 موچەی ساڵی 2018 کەوت بۆ ساڵی 2019 ئەو 3 موچەیەش بە ئەمان شێوە لە بودجەی ساڵی 2019 لە حکومەتی عێراقیواتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان لە موچەی ساڵی 2018 پێدراوە کەوا بودی سانەوە 3 مانگی ساڵی 2019 ئۆتۆماتیکی دەکەوێتە ناو ساڵی 2020ەوە. بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە من قزەی بۆ نەوە 3 موچەیشی کە دوا کەوتووە
چەندین جار لە ڕێگەی پرۆژۆ بێ لە ڕێگەی داواکاریشەوە بێت بۆ حکوومەت بچ بۆ دەستگا مختصەکانی وەزارەتی مالیە بووە باسم لەوە کردووە کە ئەکرێ بۆ نمونە ئەو سێ موچەیە تەقسیم بکرێ بەسەر ئەم 12 موچەی ساڵی 2020دا واتە بۆ نمونە بۆ هەر مانگیەک مەبلغێکی زیاتر بۆن لە مانگی یەک بەشێکی زیاتری پارەکەی زیاتری بۆ تەخسیس بکەن بۆی ئەو سێ موچێ بتوانن تەقسیم بکرێ بەسەر ئەو 12 مانگا و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سێ مانگەی کە هەموو ساڵێک بۆ نمونە فائیزە بێت و لە ساڵەکانی ترەوە بێدرێ بە موچەخۆران نەجاتی بێ لەم سێ مانگە موچەیە سەبارەت بەوەی کە داهات لە هەرێمی کوردستانە چەند زیادی کردو بەڵام ئاستی بژێوی خەڵکی من بەڕاستی ئەو سێتەوەری کە پێم باش بۆ قسەی لەسەر بکەم یەکیان لە نەتیجەی و بیمەی بێکاری کە ئێستا حکوومەتی عێراقی ڕاگەیاندووە کە بۆ هەردوو مانگێک 2 مانگ جارێ لە موالیدی ساڵی 1970 تاوەکو 95 کە شمولەکە هەمویان لە ڕێگەی داتابیسێکەوە ناوی هەمویان داخل کراوە کۆدێکیان بۆ گەڕێتەوە و هەموو 2 مانگ جارێک نزیکەی 175,000 بۆ دێتەوە و ئاخر هەواڵیش کە من ئاگام لێ بووەمە بابەتە بۆ 6 مانگ بوو واتە بۆ 3 بڕ بوو بەڵام ێستا بەتەمان تەمدیدی تازەیکەنەوە بۆ 6 مانگی ترواتە لەمەوەی ساڵێکە ئەو توێژە دەرچوانەی کە لە حکوومەتی عێراقیە ناویان تۆمار کراوە بتوانن مستفید بوون لە داهاتی گشتی حکوومەتی عێراقی وەمە وەکارێک شەبەوەی کە حەکیم بتوان داتابیسێکی باشتیان لە بەردەستا بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بیر لێ نەکردێتەوە سەبارەت بە ڕەخساندنی هەلی کاریان ئەو داهاتی کە بتوانین تەوزیف بکرێ بۆ خەڵکانەی کە تەعین و دانەمەزراون و سوودمەندی لە داهاتی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پشت بەست بە قسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەپی داتاکان بێ کە بەتایبەتی لەو ماوانەی کە پرۆیاسەی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە خانشی ناکراوە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 150 ملیاری بۆ گەڕێنێتەوە بە شێوازێکی ئەرقامترەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان من بەپی داتاکان بێ نزیکەی 250,000 خەڵکی فائیز هەیە لەوەی کە موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگەرەوەکو 2 موچە و 3 موچە و بندیوار و خەڵکانی کە دەوام ناکەن هەر بۆ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەم فایزانە و ئەم 2 موچە و 3 موچانە کەم بکاتەوە بێتەوە کارێک بۆی فرسەیەکی زۆرتری باشتر تەعینات بڕەخسێنن خاڵێک بەڕاستی ئەم خاڵێن کە بەتایبەتی سەبارەت بە کۆمپانیاکان کە دانراوە لە هەرێمی کوردستانەوە بەشێکی زۆری کۆمپانیا بەڕاستی ئەمانە بەڵێ بوونەتەوە کارێک بۆی کە فرسەیەکی کاریان هەلێکی کار بڕەخسێن بۆ وڵاتی هەرێمی کوردستان بەڵام بە هەمان شێوەکە حەکیم بەپێی زانیاریەکان ئەم کۆمپانیایانە بەڕاستی لە حەقی و خەڵکانەشە خۆن کە لەوێ کارەکە بۆ نمونە ئێستا چەندین کۆمپانیا هەیە کارمەندێک کە پێویستە کات مانگانە بە 700,000 دینار لەوێ کار بکات و موچەکەی وەربگرێ نزیکەی لە ساعچلی بۆ لە ساسی موچەکەی لێ بڕێنرێت بۆ ئەو کۆمپانیایەوە کەمتر لە سا 6 بۆ لە سا 5 موچەکەی پێدرێت کارکردنیش کەمە لە کۆمپانیا حیزبیەکانەوە مەبەستم هەتا جگە لە سیستەمی کارکردن بۆ منە چەندین کۆمپانیا هەیە هەلی کاری ڕەخساندۆ بۆ موچەخۆرێک و حەقی 700,000 بێ وەربگرێتەوە بەڵام کۆمپانیاکە نزیکەی لە ساسیە زۆر سپاس بۆ وەرزان نەبەت کەریم خوێنکاری دکتۆرا لە دارایی ژمێریە لە ستودیۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی پێشووی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ